هەلبەستوانێ کورد مەلا ئەحمەدێ نامی gelek helbestên hêja nivîsandine, gelek helbest bûne stran, ew stran navdar bûne. Kêm kes dizanin ku ew helbestên wî ne. Meselen pêşkevin em serfirazin milletê Kurdî ku Mehmed Şêxo gotiye helbesteke din jî gelekî hatiye naskirin birayên delal hûn werin xortin û bihişta welat em herin merdin û eger hûn neyên vane keç em meşîn bese koletî serfiraz em bijîn. Ev jî weke sirûdekê ye hunermend şivan perwer gotiye her du jî helbestên Mela Ehmedê Namî ne. Duh roja şemiyê termê wî termê Mela Ehmedê Namî şairê Kurd ji bo goristana gundê Tilşaîrê hate veguhestin. De merasîma veguhestinê de jî ew stranên wî weke sirûd marş hatine gotin. Termê helbestvanê Kurd ji goristana Qudûrbegê ji bajarê Qamişlo ji bo goristana gundê Tilşaîrê aşîtiyan birin. Mela Ehmedê Namî sala 1975 de 65 سالیه خود کوچا داوی کرد. ای وطن بمرم نبینم باختیاری تو لمن پنجن یارانتم با آهونا لزاری تو بوی خوینا شهید و غافیان روحتن دیاری تو بنوسن يا لسار قبرهم وطن غمقين ومن غمقين شبور جنب آهيني تو بسناكي جبان لا مكروبة لجانيتا كدوراوي دوصاد صالا هرنك نافذي كردي بجيشكا أو بأحوالا والله ما حتى كنجي بفيجاني دبي غمجين قالك ملت بفي دردي كتن ليوان هبو برسيار خباتو خواندني زوزو نزاني واكرين هشيار بميراني بخوانداري والله خواكرين سردار بدا خوازا خد الشابون جبل ما كسنا ما غمقين. سامي نامي كري ملا أحمدي نامي قامشلو لقلمنا براي سامي مرحبا حاضرة؟ سرچاوا بخير وسلامات وناتن سرچاوا كرمك فرموك في شيء تبين ما تشاوي صحتها تشاوي خود پاکو پیشوه پاکو پیشوه جارنا باشه برای همه پاکو خود چاوی من باشن زنی او نخوشیک هيا بيجي تمن مظنن او بعربي بلطها صفراء قول لك ها او هناك قالك سلامتي بات چاوي مجي نباشن ما مستسامين ها مثلا از ويج چاوي خود درخم از باش تناسناك يعني برينا حر دو كافي مثلا چاوان بله اجي دور نابينم من ثاني ما چم راكر و چم ترم رحمتي باوي خو ملا احمد ناميج قدور بگه برن تلشاعيره بله لا الساميمه نويسكارم كوري نويسكار هالبسوان مال احمد ناميمه بله بابي من مال احمد نامي وقت قوت لقندي عربتي باكوري كرساني قزان سيبيني هاتيه دنيا صار 1906 هذا دست خوندنا فقهتيه كر الحجر كيف فقها قلكي قريه تاري لقندي الشعيري خوندنا خب داوي اني لبرد السي شيخ سر البرد السي شيخ اخوا شيخ ابراهيم صوفي عبدو خوندنا خب داوي اني وبو ملاي قندي الشعيري دسبيكا تعافي ويقول كردايتي وبو لقندي الشعيري دس بنویساندنا کردی کت پشتیگو میر پینوسا کردی میر جلادت بدرخان تی پلاتینی افراندن و هاوار درکت ای دینامیجی که وک هوا هنک هواری خوی دیتر دس بنویساندنا کردی تی پلاتینی دس پیک دا
هەلبەست نوویسین چەند هەلبەستێ با نوویسین وڵات پارێزی بوون هەنێک هەلبەستی وینا ئەڤینی هەبوون لێ مخابن وندا بوون نەکە نەهاتن بەردەستێمە پاشی نوویسانە خۆلور بەردەوام کرد تەبلی تەفگەرێن سیاسی بوون ئێگۆ دوێ دەمێدا ڕوودا بوون وەکە خوێبوونی جواتە ئازادی وەکیتیا کووردا نادیا جوان کورد لە عامودێ جواتە ئاریکاریەش بۆنا بەلەنگازێ کورد لە جەزیرێ و وەک شێوردار بوو جواتە یەکیتیا خۆرتێن دیموقراتێن کورد لە سووریێ ئەز یەک ژوا ئەندامێ دامەزرانێرێوێ بووم ئەز بووم حەمەدێ فەقە ئەحمەد بوو دەروێشێ مەڵە سلێمان بوو عەبدولعەزیز عەلی عەفتی باوێمە کاری خۆی سیاسی دگەل کاری خۆی ڕەوشەنبیری چاندی بەردەوام کرد ساڵا 52 ئەم هاتن تر شەعیرێ ئەم مالیتی ئەم شتر شەعیرێ مەخۆگ هەستە باژارێ قامشلو لێ دیسەژی تێکلیە باوێ مگەلێکی گوندێت شەعیرێ هەبوو هەست نەوینە هەبوو عەلیە گوندێت شەعیرێ هەوالی وی دۆستی وی گوندی وینە هەی دخواست گەلێک جارا دخواست گۆ مێڤانێت شەعیرێ بێ و گوندیە خۆوانە بێ دە ساڵا 1000 بنەخۆشی کە گەلکی خراپ کرد ئەوژی بێنتەنگی بوو و نەخۆشییا دل بوو باشە مامۆستا سامی قسووری عفو بکەستە تا قوت دکەم من تزانی خواست بزانە بم یعنی باوێتە ڕەحمەتی مەلا ئەحمەدێ نامی براستی ناسکریە منها بەری کو تە بکە میوان من بەحسە هەنێک هەلبەستێن کو گەلێکی مەشهور بوونە دناوە کوردان دا هەلبەستێن باوێتەنە لێ گەلێک هەست نزانن پێش کەڤەن ئەم سەرفرازن ملەتێ کوردی نەشید و گازیا کەچاو ئەڤانە گەلێک تشتی ناسکرینە و چما برێت شەعیرێ ینی وەسیەتە باوێتە بوو وەسیەتە مەلا ئەحمەدێ نامی باشە دەما گۆ چوو بەردلۆڤانیا خودێ هەنێک سەدەمە کچێ بوو منیکاری بوو گوان ببنێت گوندێت شەعیر ئێدی مەلگۆرستانە قودور بەشار لێ هەر و هەر ئەدوێ باوەریە دەبووم و هەر دڵتەنگیش مرە چێ دەبووم چما باوێمێ لە قودور بەگا چما مەبر بەری 2 ساڵە هەردوو خیشکێ مل قامشلو بوون چوبوونە گو هەرن زیارەتا تربە گۆرە باوێ خۆ بکن مخابن گۆرە وینا نەدیتن ji ber ku hingî gor nêzîkî hev bûna strî û qirş tê bûbûn nikarî bû bîne carekê li Stockholmê televizyonekî hevpeyvînek min re çêkirin gotine me gotine Samî gora bavê xwe nas nakî min got heyra wallah gora bavê xwe nas dikim lê hinek zehmetî çêbûna gelek rewşenbîr ne ku êqamiş li hevalê me vê derê dostin hevalin hizkiriye helbestê navîne خواستن گو هر نزیارتا وینا بکن مخابل نکاری بون گورا اینا ببینه ایدی دائما جمره مراق بو گو اسکار بن باوی خوا ببما گونده تشعیری بخو وی جارا گو از سویدی هاتم ایدی من بریار دا چه آوائی بی دوابی از وینا بکویزم بخو دیو گل که بزحمت یا 20 روژا حتا مکاری بو گو ام جگورا وای کم او دگل دایکا مش بو دایکا مش که لگورستانە قودور بەک هاتبوو بە شارت ئێدی مەبریاردا گۆمێ وا ببنە گوندێ تشعیرێ مەکارێکی کرد وەڵە 20 ڕۆژە حتا گۆمەکاری ئەموانە تو بەرهەمێن وێن کوناتنە چاپکردن هەنە مامۆستا سامی بکورتی زەحمەت بەلێ تو بەرهەمێن مەلا ئەحمەدێ نامیên ku nehatine çapkirin hene بەلێ ئەزبەنی بەرێ داخوازنامە یا هەلبەستە جارێکێ لە سوێد هاتە چاپکردن جارا دیترژکێ شامی هاتە چاپکردن و جارا سسیان نها مێ ناڤەرۆکێ هەلبەستێ نامی مزەلال کردنە و ئانها کۆمارە جیکێ تێ چاپکردن ئەڤ یەک یا دیتر ئاگرێ سینەما عامودێ شێوەیەکین و برەنگەکین و ئانها باوەرم وەکە سۆز دانەمە گۆل کوردستانی بێ چاپکردن سەر خێرێ بێ و کێف خۆش هەیەکە دنجی هەیە بله یادی تر فەرهەنگە کوردی عەرەبی ئەو باوێم پێ دەکار کردبوو بساڵات تێ دەکار کردبوو پشتی مرناوینا ئێدی مژکێ کارێکی باش تێ دەکردبوو کار ئانیە کۆڤار بیشکلیە بناوێ کۆزارە ناوێ کۆڤارێ کۆزار ینی کۆڤار ماڵەتەوە زۆر زۆر سپاس سامی نویسکارێ کورد سامی نامی کوڕێ مەلا ئەحمەدێ نامی زمانێ من نەما من دخواست تەرە درێژ بکەم جارێکەدن ئینشەڵا فەرسەد چی وازتە بکەم کورتی یەک سانیە باشە کۆڤارە کۆزار بناوێ حەزیرەت اللیسان
كردية عربي عربي كردية وقت ده فرهنگات كده دور 500 روبية وتساخ مالا تاوت تجي هردمي صاغ وسلامت بي قالك سباس از گزی سپاسیا ودکم و سرکفتنی جوارت خوازم. شاوي من